ئەم ساڵیش هەمووان چاویان لەسەر بێڵماوسەکەی دوکانە تا هاوشەوی ساڵی 2019 سەرڕێژ بکات. بەڵام لێپرسراوی هایدرۆلۆجی بەنداوەکە دەڵێت بە دووری دەزانن بەنداوەکە سەرڕێژ بکات چونکە 19 مەتری ماوە بۆ پڕبوون. لە ئێستادا بەنداوەکە نزیکەی 2.5 ملیار مەتر سێجا ئاوی تێدایە، خۆی 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. ڕێژەی ئاو لە بەنداوەکە ئێستا لە 136 لەگەڵ پار ئەم کاتە تقریبان 2 مەتر و 30 سانتین ئاستی ئاوەکە زیاترە و بۆ پڕبوون تقریبان لە 164 ماوە بۆ ئەوەی کە بەتەواوی پڕ بێت. بەنداوی دوکان 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. بەرزیەکەی 116 مەتر و نیوە، 360 مەتر درێژەکەیەتی. لە ئێستادا تەنها 2 ملیار و نیو مەتر سێجا ئاوی تێدایە. بەڵام بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو تا ئەم بەروارە 2 مەتر و نیو بە بەرزی ئاوی زیاتر گلداوەتەوە. بەڵێ لە ئێستادا تقریبا 19 مەتری ماوە بۆ ئەوەی کە بگاتە بێڵماسەکە کە گەیشتە بێڵماوسەکە سەری بێڵماوسەکە مانای وایە دەریاچەکە پڕ بووە. ئەوەش ئەم ساڵ بەڕاستی هێشتا زەحمەتە بگەینە ئەوەی کە ئاستی دەریاچەکە پڕ ببێ بڵێن پڕ ببێ چونکە وەکو پێشتریش باسم کە 19 مەتری ماوە ئەگەش باران مانجی 3 و 4 زانێ ئەگەر بارانێکی زۆر بارێ هیچ شتێک ئەستەم نییە بۆی هەیە ئەگەر بارانێکی زۆر ببارێ چکە ئەتیمادی کولی ئێمە لەسەر بەڕی بارانبارینە لە ناوچەکان. دروستکردنی چەند بەنداوێک لە خاکی ئێران لەسەر سەرچاوەکانی ئاوی بەنداوی دوکان کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە بەتایبەت لەم ساڵانەی کە وشکە ساڵی بووە. لە وەرزەکانی هاوین و پاییزدا ئاوی بەنداوەکە بەردەدرێتەوە بۆ خواروو ناوەڕاستی عێراق. لە وەرزەکانی بەهار و زستانیشدا ئاو پاشەکەوت دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، قەزای دوکان.